ناوم سیما سامان محەممەد دەرچووی بەشی ژمێریاریم لە پەیمانگای تەکنیکی هەڵەبجە. ڕاستی فکرەکە لەوەوە هاتووە کە بیرۆکەکەی خوشکەکەمە. بیرۆکەکە لەوە هات کە ئێمە هاتوچۆی پەیمانگامان ئەکرد لە ڕێگا تێکڵێکی زۆری هەنار جا عادەتەن پایزان کە هەنار کە ئێگا لە هەڵەبجەی شەیی ئاوی هەنارەکە ئەگرنەوە چۆکڵەکەیان فڕێ سەرجادەکە. ئیتر خوشەکەم ئەو بیرۆکەی پێهاتوتی بۆچی ئێمە سەر لەنوێ بەکاری نەهێنینەوە لە بواری کشت و کاڵیە. ئیتر ڕاستی پرۆپۆزڵمان ئامادە کرد و پرۆژەکەمان تەقدیم کرد. پرۆژەکەی ئێمە پرۆژێکی بچووکە و سەرەتاییە وەکو پرۆژێکی دەست پێ گوا بوو. ئیتر دوایەوە داتام وەرگرت لە تێوەڵۆبیارەوە هەتاوەکو سیروان و سەیسایە. جۆری کۆمپۆستەکان و پیتمۆزەکان کوالیتیان نرخەکانیان بەعام داتایەکمان وەرگرت لەسەری. ڕاستی لە کەرکووک و لە سلێمانی دروست ئەکرێ بەڵام لە مادەخامەکەی لە دەرەوەی وڵات ئەهێنرێت لە وڵاتی تورکیاوە هێنرێت و ئێمە هەستاین پرۆژەکەمان تەقدیم کرد لە ڕێکخراوی جیایزێتی ئەڵمانی و ڕیچی ئەڵمانی بە خۆشحاڵیەوە پرۆژەکەیان وەرگرت و پەسەندیان کرد. ئێمە ئیتر کە دەستمان پێکرد ڕاستی بە چەند شتێکی سەرەتایی بوو چکە پرۆژەکە بچووک بوو بە چەند شتێکی سەرەتایی جیهاز بوو و هەنێک لە تێکڵی هەنار بوو پەشمەوەی تێکڵی هەنار و پەشمەوەی زەیتی زەیتۆنی ڕاسان و سەرەتا بەکە دروستمان کرد بەکات دروستمان کرد لە بەرەوەی جیهازەکە درەنگەش بەدەستمان لە وڵاتی ئێرانەوە هاوت. ڕاستی ئەمە دۆستی ژینگەیە خۆی سەر لە نوێ خۆی ینی ژینگە پاک ئەکاتەوە و هەروەها خاکیش زۆر بەقوت ئەکات لە بواری سەوزایی بێت لە بواری گەشەکردنی ڕووت بێت لەو بوارانە بەکارێم. پەیامم هەیە بۆ ئەو گەنجانەی کە دەرچوون و دانەمەزراون هیوادارم ئیش لەسەر خۆتان بکەن لە هەر بوارێکا کە خۆتان هەستان لێیەتی و بەردەوام بن و وازی لەمەهێنن بە تایبەتی ئافرەتیش ئەوانەی کە ئەو ئافرەتانی کە بۆن نەخەون و خولیایەتیانەیە هیوادارم بە دوایە بڕۆن و کۆڵ نێن بەردەوام بن لەسەری.